لەو قۆناغەدا لەبەرەوەی قەدەغەکە بۆ چەند ڕۆژێکە بۆ تاوەکو 6 مانگە بۆیە سەرجەم شوێنەکان بە شێوەیەکی گشتی دادەخرێن جگە لە دەرمانخانەی ئێشەگر و ناناوەخانەکان بۆیە داوا لە هاوڵاتیان کاسبکاران سەرجەم خەڵکی سنووری ڕاپەڕین دەکەین چۆن لە ڕاپەردوودا هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بوون لە جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆوە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەو چەند ڕۆژەشدا بە هەمان شێوە هاوکار و پشتگیری و پشتیوانی دام و دەستگاکان بن ئامانجی ئەو 6 ڕۆژی بڕیاری قەدەغەی هاتوچۆی بۆ ئەوەیە ئەو شوێنانی کە ڤایرۆسەکە زۆر تێیدا تەشەنە کردووە لەوە زیاتر تەشەنە نەکا و بتوانێت لە سنووری خۆیدا ڕابیژیرێەوە حاڵەتی تازە و زیاتر تۆمار نەکرێت و ئەو شوێنانەی کە حاڵەتی تێدا تۆمار نەکراوە بۆ ئەوی بەریەکەوتن و کۆنتاکت لەگەڵ ئەو شار و شارۆچکانە نەبێت کە ڤایرۆسەکە تێیدا بڵاو بۆتەوە بۆیە پێویستە ئێمە وەکو سنووری ڕاپەڕین ئەو هەنگاوانە بگرینە بەر بۆ ئەوی بتوانین هاوڵاتیانی سنوورەکەمان بپارێزین لەوەی کە کۆنتاکتیان لەگەڵ ئەو شوێنانە نەبێت کە ڤایرۆسەکە بە شێوەیەکی بەربڵاو تێدا بڵاو بۆتەوە ببێتەوە هۆکاری بڵاوبوونەوەی لە سنووری ڕاپەڕیندا 3 ڕۆژ 4 ڕۆژە وەرزی دروێنە لە سنووری ڕاپەڕین دەستی پێکردووە و باسی گفتوگۆشمان لەسەر ئەو بابەتە کردووە و ئێمە ئەگەر لەگەڵ وەرزی دروێنەدا بین بۆ 6 ڕۆژ ئەو پرۆسەیە تاخیرکەین لەوانەیە مەترسیەکی تر لەسەر بەروبوومی ئەو جوتیارانە دروست ببێت کە ئاگرکەوتنەوەی کە ساڵانی ڕابردوو زۆر جار بە حاڵەتی ئاگرکەوتنەوە خەسارەتێکی زۆر لە بەروبوومی جوتیاران کەوتووە لە ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستانیش کاریگەری هەبووە